ئاوی زەی بچووکە لە سنووری قەڵاتزێ وەک هاتن و نەهاتنی موچەی لێ هاتووە. ئێران هەفتانە چەند جارێک ئاوەکە دەگرێتەوە. هاوڵاتیان و جوتیاران دەڵێن گرتنەوەی بەردەوامی ئاو لەلایەن ئێرانەوە گرفتی بۆ دروستکردوون لە ڕووی کشتتوکاڵی و ئاودێری و کەمی ئاوی خواردنەوەی ماڵانیش. حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیش بە خەمسار دەزانن کە تاکو ئێستا بەنداوی دڵگەیان دروست نەکردووە. لەسەر هەموو کشتتوکاڵ لەسەر هەموو ئاوەکان تەسیری هەیە. ئێستا ئەو بیرانە زۆری ئەم ساڵ وشکی کردووە، زۆر وشک کردووە، زۆر بێئاویە. وڵا حکومەت زۆر کەم تەرخەم بە تایبەتی بۆ پشدەرێ. هەر هیچ پشدەر دەڵێ مەحەڕەمەیە، هەر هیچ ئیشێکی بۆ ناکەن وەک پێویست نییە. لەناو ساڵ ئەگەر بێت و پرۆژەیەکی چاشیان هەبێ حکومەت ئەو بەنداوی بکە زۆر باش دەبێت، زۆر چاک دەبێت. حکومەت چۆن بزانی مەسرەفی دەوێت ئەوا دەکا ئیشەکان. هەفتەی دوو جار بەریداتەوە، زیاتر شەوی پێنجشەمەیان شەوی جومعانیان شەوی شەمان لەو سێ ڕۆژانەدا بەریداتەوە کە بەریدایەوە بەڵێ بۆمە دەیگریتەوە، بەڵام ئەو بەرنەوەی کە بەریداتەوە بۆ ماوەی 4-5 ڕۆژ ئیسفادەی دەبێت. ئێستا پێرێبەری نەدابەوە، ینی 2 ڕۆژ 3 ڕۆژنەوە پێش مەجبور بوو شارەوانی قەڵازی هات پێشی بە ئاوەکەی گرتووە. لە کاتی خۆشندا بۆ نەهات ئاوەکە، لە ڕۆژانیش کەمتر بوو. بەرپرسی ئاوی قەڵاتزێ دەڵێت پرۆژەی ئاوی خاص نزیکەی لە سەدا 98 ئاوی خواردنەوەی قەڵاتزێ دابین دەکات. لە کاتی گرتنەوەی ئاو لەلایەن ئێرانەوە تووشی گرفت دەبن. ئێستادا دەکرێت بڵێن زیاتر لە سەدا 98 ئاوی قەڵاتزێ دابین دەکات. بۆیە دەکرێت بڵێن ئەوەی کە پشتی پێدەوەسین لە ئێستادا تەنها پرۆژەی ئاوی خاصە. ئەمە زۆر جار گرفتی بۆ ئێمە دروست کردووە. ئێستا هەر ئێمە ڕۆژی شەممە ئەو کێشەمان بۆ دروست بوو کە چکە ڕۆژانە بە بەردەوام دەیگرێتەوە بەرداتەوە، زۆر جار شەوان دەیگرێتەوە ڕۆژ بەرداتەوە، یان لە ڕۆژانی هەینیدا دەیگرێتەوە لە ڕۆژانی شەمەدا بەری دەداتەوە. ئێمە لە ڕۆژی وەکو سروشتی جاران چوینە سەرکار، بەڵام لە ڕۆژی شەممە ئاوەکەی بەرنەداوە بۆ یە گرفتی بۆ دروستکردن تقریبان 2-3 ساعاتێک ئەو پێدان لە ناو شار وەستاوە. دوایی بە هاوکاری ئەو تیمانەی کە لەوێ کار دەکەن توانیمان بربەستەکە نۆژەنکەین و جارەکەدی ئەو پێدان بە هاوڵاتیان بەردەوام بێت و تا قەرەبووی ئەو شوێنانەشمان کردووە کە ئەومان پێندا بوون. ئاوی زەی بچووک لە سنووری قەڵاتزێ هەفتانە ئێران چەند جارێک ئاوەکە دەگرێتەوە لە ناکاو بەری دەداتەوە. ئەمە شوای کردووە جوتیاران و پرۆژە کشتتوکاڵیەکان تووشی گرفت بن تاکە چارەسەریش بۆ دووبارە نەبوونەوەی لە ساڵانی داهاتوودا دروستکردنی بەنداوی دڵگەیە لە سنوورەکەدا. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، قەڵاتزێ.